6 ساڵ بەسەرنجامدانی ڕیفراندۆمدا تێدەپەڕێت. ئەو هەنگاوەی هەرێمی کوردستانی بەرەو لێواری هەرس و تونێلێکی تاریک برد. پەیام لە سندوقی ڕەشدا وردەکاری ڕیفراندۆم و لێکەوتەکانی بڵاو دەکاتەوە. دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆم لە 7 حوزەیرانی ساڵی 2017 لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان جگە لە کۆمەڵ و گۆڕان لە سەری ڕەش بە سەرۆکایەتی مەسعود بارزانی کۆبوونەوە و 25 ئەیلولی ساڵی 2017 وەک ڕۆژی ڕیفراندۆم دیاری کرا. دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆم لە کاتێکدا بوو شەڕی داعش کۆتایی نەهات بوو. پەرلەمانی کوردستان لایەن پارتیەوە قوفڵ لە دەرگاکەی درابوو. کێشەی دواکەوتنی موچە و پاشەکەوت لە ئارادا بوو. ڕەتکردنەوەی بەدیلی ڕیفراندۆم لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ڕیفراندۆم وڵاتانی هەرێمایەتی و نێودەوڵەتی هۆشداریەکانیان تونتر بوو. هەریەک لە ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و کۆمکاری عەرەبی بە فەرمی دژی ڕیفراندۆم وەستانەوە. ئەمە جگە لەوەی تورکیا و ئێران هەڕەشەی گەورەیان دەکرد. ئەمریکا یەکێک بوو لەو وڵاتانەی چەندین جار بە فەرمی داوای بەڕێوەنەچوونی ڕیفراندۆمی کرد. دوایین جاریش چەند ڕۆژێک پێش 25 ئەیلول ڕێکس تیلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا بەدیلی ڕیفراندۆمی خستە بەردەم دەسەڵاتداران کە وەک دەرفەتێکی مێژوویی بوو، بەڵام بە هەندوەر نەگیرا و ڕەت کرایەوە. نامەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا باس لەوە دەکات ئەمریکا پشتگیری هەرێمی کوردستان دەکات لە ماوەی ساڵێکدا کێشەی داهات و دەسەڵات و مادەی 140 دۆسیەی پێشمەرگە لەگەڵ بەغدا چارەسەر بکات. لە نامەکەدا ئاماژە بەوەش درابوو لە حاڵەتی نەگەیشتنە ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئەمریکا دان بە پێویستی ڕیفراندۆم دادەنێت. ڕۆژی ڕیفراندۆم سەرەڕای هۆشداریە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان لە 25 ئەیلول ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان ئەنجام درا. دوای هەستکردن بە مەترسیەکان هەرزوو دەسەڵاتدارانی هەرێم لە ڕیفراندۆم پاشکەس بوونەوە. مەسعود بارزانی لە بانگەشەکانیدا بۆ ڕیفراندۆم بەردەوام ئاماژەی بەوە دەکرد لەگەڵ بەغدا دەبنە دراوسێ و وڵاتانی جیهانیش مامەڵە لەگەڵ ئەمری واقعدا دەکەن. ڕۆژێک دوای ڕیفراندۆم لە 26 ئەیلولی ساڵی 2017 لە تۆمارێکی ڤیدۆییدا مەسعود بارزانی داوای لە حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق کرد دەرگای گفتوگۆدا نەخات. مەسعود بارزانی ئەوەشی خستە ڕوو ئەو ڕیفراندۆمەی کراوە بۆ دیاریکردنی سنوور و فەرزکردنی ئەمری واقع نییە. لێکەوتەکانی ڕیفراندۆم دوای 25 ئەیلول لێکەوتەکانی ڕیفراندۆم دەرکەوتن. ڕۆژی 27 ئەیلول پەرلەمانی عێراق ژمارەیەک بڕیاری دەرکرد. لەوانە هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆم، داخستنی فڕۆکەخانەکان و دەروازە سنووریەکان و بڵاوکردنەوەی هێزەکانی عێراق لە ناوچە جێناکۆکەکان، هەروەها گێڕانەوەی کێڵگە نەوتیەکان. دوای بڕیارەکەی پەرلەمانی عێراق لە 29 ئەیلول حکوومەتی عێراق گەشتەکانی فڕۆکەخانەکانی سلێمانی و هەولێری ڕاگرت. مەترسیەکان بەردەوام بوون. سەرنجام لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 هێزەکانی سوپای عێراق و حەشتی شەعبی هاتنە ناوچە جێناکۆکەکان. پارتی و یەکێتیش لە ماوەی تەنها 48 سەعاتدا هێزەکانیان لە ناوچە جێناکۆکەکان کشاندەوە. بەمەش لە 151 خاکی باشووری کوردستان لە ناوچە کوردیەکانی پارێزگاکانی کەرکووک، نەینەوە،
سەلاحەددین و دیالە لەدەست دران. لە درێژەی لێکەوتەکانی ڕیفراندۆم حکوومەتەکەی عەبادی پشکی هەرێمی کوردستانی لە بودجە لە ١٧٠ەوە بۆ لە 12.67 کەم کردەوە، بەمەش گورزێکی گەورە بەربودجەی هەرێم کەوت. هەروەها لە 29 دەی 2017 وەک لێکەوتەیەکی دیکەی ڕیفراندۆم و لەژێر فشاری نێودەوڵەتیدا مەسعود بارزانی دەستبەرداری پۆستی سەرۆکی هەرێم بوو. هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕیفراندۆم لە 25 دەی ساڵی 2017 حکوومەتی هەرێم سەرکردنی ئەنجامی ڕیفراندۆمی قبوڵ کرد. دواتریش لە 21 ساڵی 2017 دادگای فیدراڵی عێراق بڕیاری نادەستوری بوون و هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆمی پەسەند کرد. لەو کاتەشدا دەسەڵاتدارانی هەرێم پابەندی خۆیان بە بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕاگەیاند. 6 ساڵ دوای ڕیفراندۆم، پێش ڕیفراندۆم هەرێمی کوردستان دەوڵەتێکی ڕانەگەیەنراو بوو، بەڵام کوردبینی دەسەڵاتداران وای کرد پێگەی هەرێم بە جۆرێک لەق بێت. ئێستا عێراق مامەڵەی پارێزگایەکی لەگەڵدا دەکات. دەسەڵاتدارانی هەرێمیش لە بانگەشەی دەوڵەتەوە دابەزیونەتە ئاستێک هاتنی پارە لە بەغداوە، تەنانەت بە قەرزیش وەک دەستکەوت بە خەڵکی هەرێمی دەفرۆشنەوە.